ئیشەکانی حکوومەت هەمووی زەڵی سفەر ناکەین بەڵام بەڕێی من یعنی بەعزێ شت هەیە بەعزێ شتە بینی پێ ناخۆشە بەڕاستی ینی تەماشاگی لە لای ئێمە بەنسبەت شاری سلێمانیەوە لە بەڕێوەبەری هاتوچۆ سەرێکی تۆ ئیشێکت دەوێت مەسەلەن لە سەرا وەستاوی یان لە چەند وەختە وەستاوی تەماشاگی لەولاوە زەلامی گێتە ژوورێ و ئەچێت لەولاوە ئیشەکەی بۆ کرێ و لێ ئەڕوات ئەم شتانە خۆش نییە ینی بەڕێی من خەڵک فەرقی نەوێت هەموو هاوڵاتێک وەکو یەک وایە من و زابطێکی شۆرتە و زابطێکی ئەسکەری وین وەکو یەکبین خۆشتر ینی بەڕێی من لە وڵاتی خۆم لە بۆ هەویەکی ئەحوال مەدەنی کە خەریکم دەری بێنم سەردانی دایرەی پاسپۆرتی و شارستانی گشتیم کردیا لە بۆ تەوقیعەیەک دایرەیەکیانە لەسەر 100 مەتری لە شوێنێکی دوور تەوقیعەک دەکەی و لە دوای ئەوەش بۆ چاپکردنی دەگەڕێەوە دایرەیەکی تر بۆ هەمشێک دەچیەوە ئەو دایرەیە و بۆ سادرە واردەیەک دەچیەوە دایرەکەی تر تۆ لە یەک دایرە کتابت هەیە بەڵام 300,000 دێو دەچی زۆر بەداخەوە من هیوادارم ئەو ڕۆتینە لە کوردستان نەمینێ تۆزێک ڕەحمیان بەو خەڵکە بسووتێ سەیری دایرەکان بکە هەمووی سڕێ دەگرن دایرەی مرور و پاسەپۆرت و شوێنە گشتەکان بە حەقیقەت خەڵک دەناڵێنی لەبەر ئەو ڕۆتینە هیوادارم ئەو ڕۆتینە نەمینێ لە کوردستان بۆ ئەوی خەڵکیش ئاسوودە بێت هیوادارم حکوومەتامە نو ji bo Kurd û Kurdistaniyan em hêvîdarin tiştekî zor ciwan bike em jî li gel wan in keçikebê gewrebê em xizmeta Kurd û Kurdistaniya danin xaseten bardoxê perwerdeyî û senaet û ziraet دیاردەی ڕۆتینێکێکە لە هەرە دیاردا بزێ و ناشرینەکان کاتوانین بڵین بەشێکی دام و دەستگاکانمان کەوتۆ دەژێت هەڕەشەی ئەو دیاردەیە و داگیری کردووە بێگومان کاریگەری گەورە و ناپەسەندی هەیە لەسەر فەرمانگە و کاروباری هاوڵاتیان و فەرمانبەران و قوتابیان بەتایبەت